بزوتنەوەی خوێندکاری دەنگی ڕسای جەماوەری زەحمەتکێش و مافخواز. لە سەروبەندی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار داین. 68 ساڵ بەسەر کوژرانی 3 خوێندکاری زانکۆی تاران واتە بزۆرگنیا، قەنچی و ڕەزەوی لە ڕێکەوتی 16 سەرماوەزی ساڵی 1332 تێدەپەڕێت. مێژووی هەمووی ئەم ساڵانە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی بزوتنەوەی خوێندکاریە. لە گشت سەردەمی ڕژیمی پاشایەتی و ئیسلامیدا بێجگە خۆناغێکی کورد کە ڕەفۆرمخوازانی حکوومەتی کەوتن لای سەرەوەی ئەم بزوتنەوەیە، خوێندکارانی چەپ و سۆسیالیست هەمیشە هێزی بزوێنەری ناڕەزایەتی و خەباتی شۆڕژگەرانە و ڕنگدانەوەی خواستی خەباتکارانە و ڕادیکاڵی ناو کۆمەڵگا بوون. زۆریەک لە چالاکان و ڕێبەرانی حیزب و ڕێکخراوە سیاسێ ڕادیکاڵ و کۆمۆنیستەکان لە زانکۆکاندا خوێندویانە و لە قۆناغێک لە چالاکی بزوتنەوەی خوێندکاریدا بەشدار بوون. خۆراگرترین بەندکراوانی سیاسی و کۆڵنەدەر لە بەرامبەر دەسەڵاتی پاشایەتی و ئیسلامی لە ناو خوێندکاراندا سەریان هەڵداوە. لە خۆرانیە کە هەموو دیکتاتۆرەکان لە بزوتنەوەی شۆڕژگێرانی خوێندکاری دەترسێن و بە هەموو هێز و ئامرازی وەک پۆلیس، زیندان، ئەشکەنجە دەر تا ئاخوند و واعزی مەسەبی و فەتوای دینی دەست بەجێ دەست دەدەنە سەرکت و کپکردنی دەنگی مافخوازانەی خوێندکاران. بزوتنەوەی خوێندکاری ئینقلابی فەرهەنگی و پەلاماری هەوسارپساوی باندەکانی حیزبوڵای وە پشت سەرناوە وە خۆی لە داوی ڕەفۆرمخوازانی حکوومەتی ڕزگار کردو. سەدان مامۆستای پێشڕۆ و خەباتکار و هەزاران خوێندکار دەرکران. زانکۆ بۆ ماوەی 2 ساڵ داخرا و پاشکرانەوەی بۆ ساڵها بوو بە مەیدانی هێرش و پەلاماری باندەکانی ڕژیم و بەتایبەت ڕێفۆرمخوازان. خۆراگری و سەرکوتی خێناوی ئەم حرەکەتە خۆشباوەڕی بەشێک لە بزوتنەوەی خوێندکاری لە ناو برد و بە جەمسەربوونی ئەم بزوتنەوەی لێکەوتەوە. شکستی بزوتنەوەی سەوز شکستی دوایین هەوڵی باسکی ڕێفۆرمخوازی دەوڵەت لە ناو بزوتنەوەی خوێندکاریدا بوو. ئەوەش ئەو گۆڕانکاریە بوو کە پاش ئەم بزوتنەوەی سەرتاسەریە بەسەر وشیاری جەماوەری خەڵکو و بزوتنەوە کۆمەڵایەتەکان دەهات. لە هەمان حاڵدا پێویستە بوترێت کە ئاستی توانایەکانی بزوتنەوەی خوێندکاری لە دەربڕینی پشتیوانی لەم ناڕزایەتیانە یەکجار لەسەرترە. ئەمڕۆ بزوتنەوەی خوێندکاری هاوڕێ لەگەڵ بزوتنەوەی ناڕزایەتی کرێکاران و باقی بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتی و جەماوەریەکان بەرەو ئاراستەیەک هەنگاو هەڵدەگرێت تا بۆ جارێکی دیکە پێگەی شیاوی خۆی لە ناو ڕەوتی ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتەکانی ئەمڕۆی ئێران کە لە بەردەم ئاڵوگۆڕی گرنگ و چارەنووسسازدایە ببینێتەوە. ئەمڕۆ پتر لە هەموو کات هاوچارەنووسبوونی بزوتنەوەی خوێندکاری و باقی بزوتنەوە ڕادیکاڵ و شۆڕژگێرەکان بۆتە پێویستێکی دەستبەجێیی و خێرا لە پێناو گۆڕینی بارودۆخی ئێستا و ڕوخاندنی شۆڕژگێرانەی دیکتاتۆری مەسەبی دەسەڵاتدار لە ئێران. ئەم دوو بزوتنەوەیە بە هاو ئاراستەیی لەگەڵ یەکتر بە هەوڵ بۆ ڕێکخستن و پێکێنانی ڕێکراو بە هەبوونی ڕێبەری و سیاسەتی چینایەتی و دووربوونی کۆمونیستی بەڕێباز و استراتێژی ڕادیکاڵ و شۆڕژگێرانە دەتوانن بزوتنەوە ڕەسەن و خەباتکار و کۆمەڵایەتەکان ڕێکخرا و یەکگرتوو بکەن و پرۆسەی ڕوخاندنی شۆڕژگێرانی کۆماری ئیسلامی خێراتر بکەنەوە. لە بارودۆخی ئێستادا کە لە گۆشە و کناری ئەم کۆمەلگایەوە دەنگی ناڕەزایەتی و خەبات بەرز بۆتەوە، لە بارودۆخێکدا کە خەباتی کرێکاران ڕوو لە گەشەیە، لە بارودۆخێکدا کە ژنانی ئازادی خوازی ئەم کۆمەلگایە لە بوارە زۆرە و زۆرە کۆمەڵایەتەکاندا لە بەرامبەر کۆنەپەرستی ئیسلامی سینگیان دەکەنە قەڵغان، معلمان، خانەنشینکراوان، کرێکاران، جوتیاران و بێبەشان و ستەملێکراوان دەستیان داوەتە دادخوازی، لەوەها بارودۆخێکدا بە شێوەی سروشتی دەبێت چاوەڕوان بکرێت کە بزوتنەوەی خوێندکاریش کە خاوەن ئەزمون و سنەتی خەباتکارانی بەنرخە خۆی لەگەڵ کەش و هەوای گشتی کۆمەلگا و خاست و داخوازی مافخوازانەی بێبەشان و ستەملێکراوان هاو ئاهەنگ بکات. وێرای بەرزراگرتنی یاد و بیرەوەری خوێندکارانی گیانبەخت کردو لە 16 سەرماوەزی ساڵی 1332 سڵاو و درود دەنێرین بۆ خەبات و فیداکاری هەموو هەڵسوراوان و خەباتکارانی شۆڕژگێر و کۆمونیستی بزوتنەوەی خوێندکاری ئێران و ستایشی زەحمەت و گیانفیداییان دەکەین و ڕێزیان لێدەگرین.